لە واشنگتنەوە هەر ڕۆژانی هەفتەی لێ تەواو دەبێت لە خەمی بەردەوامی خۆپیشاندانەکاندایە. ڕۆژانی پشووی داناوە بۆ پاڵپشتیکردنی خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران. من لە ڕۆژانی هەفتەدا دەچم بۆ خوێندن. هاوتەمەنی من لە ئێران بۆچی ناتوانن خۆش بژین. سەڕای ئەوەش ئەوان شەڕی ئازادی خۆیان دەکەن. من لە وڵاتەدا مافی خۆپیشاندان و ئازادیم هەیە. دەتوانم سەرنجی دنیا بهێنمە بەرچاو کە ئەوان ناتوانن دڵیان بگەێنن بەهۆی بڕینی ئینتەرنێتەوە. لە وڵاتەدا پێویستە شەڕ بۆ مافی هاوڵاتیەکانمان بکەین. خۆی و کۆمەڵێ هاوڕێی سەربەخۆ لەگەڵ خۆپیشاندانەکاندا لە دەوری ئامانجێک کۆبوونەتەوە. ئیدی ئەم کیژۆڵەیە بە هوتافەکانی جۆش و خۆشێکی دیداوەتە جوڵانەوەکە. ئەو گەنجانە شەقامێکی ناوەندی واشنگتنیان کردووەتە شوێنی جێگیری خۆپیشاندان لە دژی ڕژێمی ئێرانی. هاوشێوەی هەر ئازادی خوازێکی دیکە لە شوێن و جوگرافیای جیاواز کە گۆڕەپانێ دەکەنە شوێنی خەونەکانیان. ئەم کیژۆڵەیە و ئەوانەش خۆپیشاندانەکە بەڕێوە دەبن بەنیازی بەردەوامین. بەردەوام لە وتارەکانیشان وادەی هەفتەی ئایندەی خۆپیشاندان دادەنێن. لەو باوەڕێدام کە ئێرانەکان لە بەردەم شەڕەکەدان. ئەو هەموو خۆپیشاندان و شەڕکردنە لە دژی ڕژێمی ئێرانە. ئەمریکا وڵاتێکی زلهێزە لە جیهاندا لێک دەڕوانن گرنگە ئەو خۆپیشاندانەی ئێرەش لە خوار ئەم شەقامەوەی کۆشکی سپیەوە ئەوان بڕیار دەرن دەمانبینن و دەمانبیستن. بەردەوام خۆپیشاندانەکان زۆر گرنگە. کوشتنی کچە کوردە سەقزیەکە ژینا ئەمینی ئەو هەموو سۆزەی هێناوەتە کایەوە. لە دوای ئەویش شەقامەکانی شارە ئێرانیەکان هەر ڕۆژۆ بە خوێنی گەنجێک سوودە. بەڵام ئەو سەرکوولکردنەی ئێران دەستی داوەتێ کۆتایی بە خۆپیشاندانەکان دێنێت. داخۆ فشاری ڕەوەندی ئێرانی کاریگەریان بۆ سەر بڕیار بەدەستانی وڵاتەکانیان دەبێت. ئێمە بەتەنهانین. هەستیش بەوە ناکەم دەست لە ناو دەست و شان بەشانی یەکتریەوە بۆ پشگیری ئێران و ژنان بەگشتی. ئێمە هەمومان ژینا مەستا ئەمینین. پێکەوە دەمێنینەوە تاوەکو ئێران ئازاد دەبێت. وەک چۆن ژینا و قوربانیەکانی نێوخۆی ئێران تەنهانین لە واشنگتنیش هەزارەهای وەک مەریەم ڕۆژانە لە دەرگای مرۆڤایەتی دەدەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.